تا دێت هێرشە لە ناکاوەکانی چەکدارانی داعش بۆ سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە فراوانتر و زۆرتر دەبێت و شەوی ڕابردووش هێرشیان کردەوە سەر فەوجی یەکی لیوای نۆی پیادەی هێزەکانی پێشمەرگە لە سنووری گوندی گۆبانی سەر بە قەزای کفری. لە ئاکامدا 2 پێشمەرگە شەهید و دوانی دیکەشیان بریندار کرد. مشۆ لە دوای سەعات 9 بڵێ پێشمەرگە ئامادە بوو دامەزرا بووین ئێمە وتیان جومێکە کرێشتێکی وا ئەگرێت جم و جوڵەیە تێمە دامەزرا بووین ڕاستیەکەیت پێشمەرگە دامەزراندە بوو ئیتر لە 4 قۆڵە هجوومیان کردە سەر ئەم ڕەبایە ئەو ڕەبایت ئیتر تەقەیە زۆر لە 3-4 لاوە شوێنەکە نالەبارت کەس نەزانێت چۆ تەقەت بۆ دێ ئیتر لەوێکە تەقەکان لەوێک ئەم ڕەبایەکە بوو هاتم بەرەوە ئێرە خۆم 2 پێشمەرگە لەم قۆڵە تەقان لە مکر سارێکمان بوو فشێکمان بەرکە و تر هاتین بە پێ تا ئێرە شەیدەکان شەیدێکمان لێرە داوە 3 بریندارمان داوە لێرە ئیتر ڕاستی پێشمەرگەکەی مقاومەی باشیان کە شەڕێ باشمان کرد تر ئەوە بوو تر نەمانێت بێنە ناوە تر ڕاومان ڕۆشتن. هێرشەکانی داعش لە شەودا و بە چەکی پێشکەوتوو بەرگری هێزەکانی پێشمەرگەی لاواز کردووە و لە هەر هێرشێکدا زۆرترین قوربانی لێ دەکەوێتەوە. بەرپرسێکی هێزەکانی پێشمەرگەش لە سنوورەکە دەڵێت چەکدارانی داعش بەهۆی بەهێزبوون و زۆربوونی هێزەکانیان توانای سەربازیان زیادی کردووە. دەشڵێت ئەو چەکانی داعش شەڕی پێدەکات نەلای سوپای عێراق و نەلای پێشمەرگە دەست ناکەوێت. داعش لە دوای ڕووداوەکانی 2017 1 ساڵ خۆیان هێشتەوە بە نهێنی پاشان ئیتر دوای خۆڕێخستنەوەیان دەستیان کردو بە چالاکی ڕەنگە چالاکیەکانیان کەمتر بوو بێ ئێستا چالاکیەکانیان زیاد کردووە لەبەر ئەوەی هێزی زیاتریان هەیە توانای زیاتریان هەیە ئەو وەزعە سیاسی عێراقیش خۆی لە خۆیە یعنی وەرە سیرکە تۆ لە کۆتایی مانگی 11ەوە هێرشەکانیان زیادی کردو خۆ پێشتریش هەر هێرشیان کردووە پێشتریش لە جەشی عێراقیان ناوە لە پێشمەرگەی هاتوونەتە سەر پێشمەرگەی هەندێک چەک هەیە کاریگەری هەیە لەسەر شەڕەکان چۆن کاریگەری هەیە چەکی حەرالی پێەیە ئەو چەکەی لە لای ئەوە پێشەوەی بەدەستی جێشی عێراقی یا بەدەست هێزی پێشمەرگە بکە بەدەست ئەوانەوەیە و ئەوان 6 کەسن 2 چەکیان لەوە پێەیە ئەو 2 چەکە بەقەدەر هەموو شتێک کاریگەرە ڕەنگە ئێمە ڕەبایەکمان هەبێ 15 کەسی تیابێ 12 کەسی تیابێ 1 چەکی لەوانە پێ نییە لیوایەکمان هەیە کە بە ناوی لیواینۆ ئەوان ئەم منتیقەیە فەوجێکی ئەوان ئەم منتیقەی تەختێ کردووە بۆمان ئەم فەوجە کامێرەیەکی حەرالی نییە لیواکە خۆی 1 کامێرەی هەیە. لە ماوەی تەنیا 3 ڕۆژدا ئەمە دووەمین هێرشی چەکدارانی داعشە کە 8 پێشمەرگەیان شەهید و 5 دیکەشیان بریندار کردووە. بەپێی زانیاریەکان کە دەست پێیان کەوتووە لە بەرپرسێکی پێشمەرگەوە ماوەی چەند مانگێکە یەکێک لە کەسان نزیکەکانی ئەبوبەکر بەغدادی هاتووەتە ناوچەی حەمرین و بەناو دەشتایی گوندەکاندا هاتووەتە دەوروبەری خوڕماتوو سەرجەمی بەرپرس و ئەمیرەکانی داعشی گۆڕیوە و هێزێکی زۆریشی لە ناوچەکە جێگیر کردووە. ئەماش بە ئاماژەیەکی مەترسیدار و ترسناک دەبینرێت. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەی بە ئاگا نەهێناوەتەوە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەنگەرەکانی پێشمەرگە لە گوندی گۆبان.